کورسات نیوز دەچێتە کۆنترین کەنیسەی مەسیحیەکان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دیمەنە سەرنجڕاکێشەکانی نێو کەنیسەکە بۆ بینەرانی دەگوازێتەوە. کەنیسەی ئومنور کە بووەتە دیارترین هێمە بۆ مەسیحیەکانی جیهان لە بەرزترین چیای بەیروتی پایتەختی لوبنان بنیادنراوە و ڕۆژانە بە سەدا ناوڵاتی لە شوێن کەوتوانی ئاینەجیاکان لە زۆربەی وڵاتانی جیهانەوە سەردانی دەکەن. کەنیسەکە لە لای مەسیحیەکان بە یەکێک لە پیرۆزترین و هێمادیارەکانی ئاینی کریستیاندا دەنرێت. هەرەمەش وای کردووە مەسیحیەکان کەنیسەکە بکەنە شوێنی گیرابوونی نزاکانیان. ئێمە لە پرزگەی ئومنورین لە لوبنان. بەهۆی ئەوەی ئەم پرزگای یەکێکە لە شوێنەوارە دێرینەکان موسڵمان و مەسیحی و ئاینەکانی تر سەردانی دەکەن. ئێرە مەشغەڵی گەشتیاریە لە لوبنان. لێرە تەرەفریک هەیە بۆ گواستنەوە. لێرە ژیانێکی هاوبەش هەیە بەهۆی سەرنجڕاکێشی شوێنەکەەوە لە زۆربەی وڵاتانی جیهانەوە سەردانی ئێرە دەکرێت لە ئەمریکا و ئەفریقا و ئەوروپا و وڵاتانی عەرەبی. هەروەها لە عێراق و کوردستان بە تایبەت شارەکانی سلێمانی و هەولێر و دهۆک خەڵکانێکی زۆر سەردانی ئێرە دەکەن. بلبنان وبالشرق الأوسط كله. تەنها مەسیحیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان سەردانی کەنیسەکە ناکەن، بەڵکو مسلمانانیش وەک یەکێک لە شوێنەوارە پیرۆز و دێرینەکان لە هەموو جێگایەکەوە سەردانی کەنیسەکە دەکەن و سەر لە نوێ پەیمانی برایەتی لەگەڵ مەسیحیەکانی جیهان نوێ دەکەنەوە. لە کەنیسەی ئومنور هەموو پێکاتە و شوێن کەوتوانی ئاینەجیاکانی دنیا دەبینرێت، تەنانەت کورد وەک یەکێک لە میلەتە دیارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانی کەنیسەکە دەکەن. کە ئەوەی زۆر جوانە لێرە کەنیسەکە لەسەر چیایە هاتوچۆ بۆ ئەو کەنیسەیە بەڕێی من یعنی بە ماندیبوونی دەوێ ماندیبوونەکە یان لەڕێ با بڵێن قادرمە کە زۆرە یان بە ڕێ تلفریکە کە لە خوارێ دەچیتە سەرەوە کەواتە ڕەمزێکی یان داناوە ئەوانە ئەو کەنیسە درۆسیان کرد بۆ ئێرە نەک لە شوێنێکی عادیاندان لە با بڵێ وابزانم بەرزترینی شوێنە لە لوبنانە لەبەر هەندێ ئەو کەنیسەیە وابزانم معلمێکی حەزاری معلمێکی تاریخی مێژی بوویتە مەرفەقەی سیاحیە بۆ ئەوانە کە دێن بۆ سیاح لە درەوەی لوبنان. مسلمانان و مەسیحیەکانی لوبنان سەرباری جیاوازی ئاینی نێوانیان، بەڵام بەردەوام چاویان لەسەر ئەوەیە جیاوازەکانیان کار نەکاتە سەر ئەو پەیوەندیە بەهێزەی کاردوولای لەسەر یەک خاکی یاوبەش گرێداوە. جیاواز لە زۆربەی وڵاتانی ناوچەکە وڵاتی لوبنان زۆرترین شوێنکەوتوانی ئاینی مەسیحی تێدایە. ڕەنگە هەرەمەش هۆکاربوو بێت یەکێک لە کۆنترین کەنیسەکان لەم شارەدا بنیاد بنرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، بەیروت.